شاری شیکاغۆ وەکو باسمان کرد گەورەترین شارە لە ویلایەتی ئیلینۆی، هەروەها سێیەم گەورەترین شاریشە لە ئەمریکا لە پاش نیویۆرک و لۆس ئەنجلس لە ڕووی عادەتەوە. بە عادەت تەمەشا دەکەی نووسرایە 2 ملیۆن و هەندێک، بەڵام ئەوە تەنها قسەیە، یعنی کاونتێکێتی ئەجینا لە 8 ملیۆنی ئەو دەوروبەرەیە 6 ملیۆن تقریبا دەبیتن. عدد سکانی هەموو ویلایەتی ئیلینۆی 12 ملیۆن و نیوە. ناو پارکەکی خۆشە. وجه فيستيفال أورشتاينر فيستيفال أورشتاينر هم اللي لكليتن الحفلات دي هم يجوبا والسنترالكيت شايفوا دي رازين ولا حفلات.